ئەمە یەکێک لە قوتابخانە بنەڕەتەکانی پەکینە کە زیاتر لە 5,000 قوتابی لەم قوتابخانە دەخوێنن و 7 بەڕێوەبەری هەیە. پۆل و قوتابخانەکانی چین لە هەموو ئاستێکی خوێندن و لە هەموو ناوچە هەرێمەکانی تێکەڵ. زیرەکی دەستکرد و تەکنۆلۆژیای سەردەم تێکەڵکێشی نەریتی کۆنی چینی کراوە کە پەروەردەکارانی چین پێیان وایە بەم شێوێنەوەی داهاتوو ئامادە دەکەن بۆ ئاڵنگاریەکانی لە پێشکەشە سندنی خێرای چین. 2500 ساڵ لەمەوبەر فەیلسوفی گەورەی چین کۆنفوشیۆس داوای لە خەڵک کرد کە یەکێک لە بنەماکانی ئەوە بوو بخوێنن و پراکتیزە بە خوێندنتان بکەن تا دڵخۆش بن. بۆیە چینی و چینیەکان و حکومەتی چین و حیزبی شیعی چینی وا خوێندنی گرنگی پێدەدات و لە سنتەر ڕایگرتووە بە شێوەیەکی تونند و تۆڵ و دسپلین کە ئێستا حکومەتی چین توانوویەتی دووەم گەورەترین ئابووری دنیا بێت و بە جۆرێک لە جۆرەکان لە شێوە فۆرمێکی دیکە دڵخۆش بن. چین خەرجیەکانی پەروەردەی لە پێشینەی کارەکانی داناوە. خەرجیەکانی پەروەردە لە 4% بەرهەمی ناوخۆیی خۆیدا زیاترە کە دەکاتە زیاتر لە 851.7 میلیارد دلار. ساڵ لە دوای ساڵ ئەم ژمارە لە زیادبووندایە. ئەم پارەدانە پشتگیری لە موچەی پەروەردەکاران و پەرپێدانی ژێرخان و سەرچاوە دیجیتاڵیەکان و پەروەردەی پیشەیی و باشترکردنی پەروەردەی گوندەکان دەکات. دبن ڕێڤەبەریە حکوومەت و سەرۆکن هەموو ئاستاندا هەموو دبستان لە پێشبەچوونە تەندروست ئاجوانان دەگەڕن. دبستانە مەژی پێشوەبرنە بەرفرا ئەخلاق، زەکایە، تەندروستیە، بێدەویە و کارینە کارکردنێ خوێندەکاران پێشوە دەبە. لە دبستانە مە خوێندەکار دەمەکە زێدە ji bo çalakiyên werzîşê hene. Mînak da mazûtên dibistanê ew dikarin biçin bazdanê li qadê. Paşê me 15 xulek heye di navbera dersan de ku zarok dikarin biçin qada lîstikê ji bo çalakiyan. Her roj me dersa werzîşê jî heye. Niha min poleke werzîşê heye. Her roj di nîvro de zarokên me 40 xulek çalakiyên derve li qada lîstikê hene. چین جەخت لەسەر پەروەردەی منداڵانی سەرەتایی دەکات. ڕێژەی ناونووسکردن بۆ منداڵان لە باخچەی ساوایاندا گەیشتۆتە نزیکەی 85%. لە چین گرنگی زۆر بە پەروەردەی منداڵ دەدرێ و لە نێو نەوەندەکانی خوێندن و پۆلەکاندا کەرەستەی خۆشگوزەرانی زۆریان بۆ فراهم کراوە. لە نێوان هەروانەیەک 15 خولەک پشویان هەیە تا پشوو وەرگرن و لێدان و ئازادانی منداڵ بە هەموو شێوەیەک قەدەغەیە. سیستەما مەیە پەروەردەیەدا دەوێ زارۆک هین ببن و خۆلگەل پاشە ڕۆژێ بگونجینن، بەشداری کارێن جڤاکی ببن و بەشداری کارێن ناونەتەوەیی ببن. ئەم دبێژن سیستەما بەرنامەیە. بەرنامە ناوەڕۆک و پێشڤەچوونە زارۆکانە. لۆماژی چین هەرتم ڕیفۆرمێ di بەرنامەیەدا دکە. ڕێفۆرم di بەرنامەیەن خوێندنێدا هەر 10 ساڵان جارێکێ. ئەم بگشتی بەلگەیەن سیاسەتە بەرنامەیە ڕێک دخن و لوان vەدگەرن. di nav de plan، ستانداردên بەرنامەیەن مژاران و پرتوکێن خوێندنێ. ji bo ku چین لەگەل civakên navneteweyî hevrê be û beşdarî karên civakî û guherînên navneteweyî bibe, di standardên bernameyên amadehî yên 2007 yên Çînê de çend mijarên me hene, wek İngilîzî, Japonî, Rûsî, Fransî û İspanî. Di standardên bernameyên me de me standard ji bo 20 mijaran daniye ku piraniya wan zimanên biyanî ne. Birêya zimanên biyanî zarokên me dikarin wan wek pirekê bikar bînin ji bo têkilî bi cîhanê re ava bikin. سیستەمی پەروەردەی چین فرەوان و ئاڵۆزە. خاوەنی گەورەترین ژمارەی خوێندکارانی جیهانە کە زیاتر لە 250 ملیۆن خوێندکار. لە ماوەی دەیەکانی ڕابردوو
حکومەت وە بەرهێنانی زۆری لە بواری پەروەردا کردووە گەشەی بەرچاوی بەخۆی بینیوە خوێندن لێرە بە کەلتور کراوە. بە هەموو هێزەخوا هەول ددن di dersên xwe de şêwazê perwerdeyê modern bikarbînin. Wan tevlî çandamaya kevneşopî bikin. Mînak menûtirî teknolojiya AI tev li perwerdeyê helbesta kevin kiriye. Zarok dikarin bi AI re baxivin û hewl bidin wêneyan ji helbesta kevin bafrînin ku em dixeyal dikin. Bi vê rêyê em dikarin fêmkirina zarokan na çandameya kevneşopî baştir bikin û teknolojiya wek amûrek ji bo pêşxistina dersên xwe bikarbînin. Her sal ji bazna zanist û teknolojiya û festîval û hunerê hene. Ji bo nasandina çand û hunera nevneteweyiya nûjen bi kamposê re, da ku zarok karbin ezmûnên zêdetir bi dest bixwin. û bi vî awayî bibin nîvşeke nû ya Çînî û li ber bi cîhanê ve diçe. خوێندنی بنەڕەتی و ناوەندی 9 ساڵ خوێندنی ناچاری لە خۆ دەگرێت. ڕێژەی ناونووسکردن بۆ خوێندنی سەرەتایی 99.9%. ڕێژەی ئەو قوتابیانەی کە خوێندنی ناوەندی تەواو دەکەن زیاترە لە 94%. خێزانی چینی سەرکەوتنی منداڵەکەی لە خوێندن گرنگترین شتێکە بۆیان. و یەکێکە لە گرنگترین ئەرکی دایک و باوک کە منداڵەکەیان بخەنە بەر خوێندن. خوێندنی ناوەندی باڵا یان ئامادەی لە چین ناچاری نییە کە تەمەنی 15 بۆ 18 ساڵی دەکرێت. بەڵام ڕێژەی ناونووسکردن نزیکە 89%. ئەم ئاستە هەردوو بەرنامەی ئەکادمی وێژەیی و زانستی لە خۆ دەگرێت لەگەڵ خوێندنی پیشەیی. ڕێژەی خوێندەواری لە چین گەیشتۆتە 99.8%. ئەم gelek zarînên bîrkariyê hîn dibin herwiha mamoste me rêk dixin ji bo beşdarbûna çendîn çalakiyên bîrkariyê yên balkêş weke nehlînk lasayîkirin û sudukû herwiha wekî din. Mamoste gelek rêbazên balkêş bikartîne ji bo rêveberiya me di hînbûna bîrkariyê de. Mamoste mehan didin ku bê çalakî pirsgirêkan çareser bikin ku ne tenê derbirînên me baştir dike lê herwiha zanista me cîgir dike. Ez ji pola yeke ve mijûlî dersdayîna hevkêşiyê û berê zêdetirî 1600 pirsgirêkê min li ser platformên vîdyoyî Kurd çareser kirine. وەرگرتن لە زانکۆکان بە پلەی یەکەم لەسەر بنەمای تاقیکردنەوەی گاوکاو. تاقیکردنەوەیەکی نیشتیمانیە بۆ وەرگرتن لە کۆلیژ و زانکۆکانی چین کە کێبڕکێکی زۆری لەسرە. قوتابی دایک و باوکانیش فشاری زۆریان پێوەریارە. لە ساڵی 2023دا نزیکی 12.91 میلیۆن خوێندکار ناویان تۆمار کردووە بۆ ئەزموونی گاوکاو. خوێندنی باڵا بە شێوەیەکی بەرچاو فرەوان کراوە کە زیاتر لە 2700 زانکۆ و کۆلێژ لە چین هەن. زانکۆی باش ڕاستەوخۆ کاریگەری لەسەر برەودان بە کارامەیی و چانسی زیاتری دەستخستنی هەڵی کار دەبێت. زیاتر لە 18 میلیۆن پەروەردکار و مامۆستا لە هەموو ئاستەکاندا هەن. ڕاهێنانی مامۆستایان و موچە خاڵە سەرەکی و گرنگەکانن بۆ باشترکردنی کەرتی پەروەردە بە تایبەتی لە ناوچە گوندنشینەکاندا تا زیاتر مامۆستایانی شارەزا و چالاک ڕابکێشن. مامۆستا کیانجی 18 ساڵە مامۆستایە لەم قوتابخانەیە و باسی گرنگی پەیوەندی مامۆستا بە خێزانی قوتابی و کۆبنەوەی سەمیانی قوتابیانمان بۆ دەکات. جگە لە بانگێشکردنی سەمیانی قوتابیان ئەوان دشتە ماڵی قوتابیان بۆ دڵنیابوون لە دۆخ و کەشی خوێندکاران لە ماڵەوە. Di heman demê da zarok rojana nîvrûyeke bi tam li dibistanê dixwin got hemû jî hez dikin piştî xwendinê û piraniya caran bîra dersên xwe çalakiyan û xwarina nîvrûyê ya bi tam dikin li dibistanê. Di heman demê da ez bawer dikim pêşveçûna zarokan jî li ser hewldana dê û bavên wan radiweste. موچەی مامۆستا
لە چین هاوتایە بە موچەی خزمەتگوزاری مەدەنی کە بەپێی یاساکانی حیزبی شیعی چین بڕێکی جێگیرە و کەمترە لە 1500 دلار لە شارە گەورەکان لە نێوان 1100 بۆ 1500 دلارە و لە ناوچە گوندنشینەکانش لە نێوان 400 بۆ 800 دلارە و هەندێک جار بەخشش یان دیاری بە مامۆستاکان دەدرێ بەرامبەر هەوڵ و شاڵاکی زۆری مامۆستا. لە نێوەندەکانی خوێندن لە چین مامۆستا سنتەرە وەکو دەبینن بە یەک چەپڵە لێدان هەموو قوتابی هێمنی پۆڵەکە دەپارێزن. چین بۆ دەناسرێت کە لە نێوەندی قوتابخانەکان و پۆڵەکان ژمارەی قوتابیەکان سەروی چڵ قوتابیە بەڵام کارکردنی بە گروپ و فێربوون هەروە ڕێزگرتنی زۆر لە مامۆستا هەم کاتێکی زۆر دەگەڕێتەوە هەم کاتی زۆریش هەیە بۆ ئەوی قوتابیەکان فێری وانەکان بن. لە چین قوتابی 5 ڕۆژ لە هەفتەیەک لە کاژێر 7 تونی بەیانی تا 5 ئێوارە لە قوتابخانە دەبێت کە زیاتر لە 8 کاژێر لە ڕۆژێکدا و ئەمە درێژترین مەودای مانەوەیە لە قوتابخانە لە جیهان. قوتابی بەرامبەر بە بڕەپارێکی کەم ڕۆژانە لەلایەن قوتابخانەوە ژەمی خواردنی نیوڕۆیان پێشکەش دەکرێت کە بۆ هەر ژەمێک کەمترە لە 2 دلار لە ناوچە گوندنشینەکانش ئەم ژەمە بێ بەرامبەر دەدرێ بە قوتابیان. Ez piriş dibistana xwe hez dikim ji ber ku dibistana min dîrokeke dirêj heye. Di sala 1368 de li parkekî hatiye avakirin û dîroka wê zêdetirî 650 salan e. Depolê de ne tenê dersê kevneşopiyê hene. Lê mamoste hin dersên li ser çanda kevneşopiyê jî pêşkêş dikin. Her wiha em xwedî çalakiyên bi kom û dersên xwendina çînî û grûpên wêneyan û xweşnivîsiyê ne. Dersa me a herî xweş xwendina çînî ye. Di xwendina çînî de em dikarin gelek dîroka hîn bibin. Di nav wan de çanda gotinên baş ên Konfûşyûs û Laozî ku em ji wan hez dikin. Her wiha ez pir ji mamosteyên xwe hez dikim. Gelek caran em hinek merasîmên rêzgirtinê jî di nav dibistana xwe de dikin. Her tim min ew gotina kevin ya dibîr de ye rêzgirtin ji mamosteyan û qîmetdayîna rêya me. Her wiha di jiyana rojaneya me de jî em ji mamoste û dersên xwe pir hez dikin. Birastî ez ji dersên dibistana xwe kêfê werdigirim. Wekû dersê çanda kevneşopî di nav de xwendina çînî û dersên hunerî yên ku ez jê hez dikim. وانەوتنەوەی تایبەت بۆ بابەتە سەرەکیەکان لە چین بە هەموو شێوەیەک قەدەغەیە. قوتابی و مامۆستا سزا دەدرێن. قوتابیان لە چین خاون زۆرترین ئەرکی ماڵەوەن. زۆرجا پێویست دەکات زیاتر لە 5 کاژێر سەرقاڵی وانیەکانیان بن. بۆیە لە ساڵی 2021 چین سیاسەتی دوو هێندە کەمکردنەوەی ڕاگەیاند کە ئامانجی کەمکردنەوەی فشاری ئەکادمی بوو لەسەر خوێندکاران و پەروەردەکردنی دادپەروەرانە و کەمتر ئەرکی ماڵەوە. وانەکان بە بەکارهێنانی کەرستە و تەکنۆلۆژیای سەردەم فێری منداڵەکان دەکرێ و هەمیشە بە شێوەی گروپ فێریان دەکەن. Em gelek teknolojiyê bikartînin ji bo ku alîkariya zarokan bikin da ku baştir hînî zanistê bibin. Weke bikarayîna mîkroskop û amûrên projeksiyonê ev amûr dikarin alîkariya zarokan bikin ku nûneyên jiyana rastîn di dema rastîn da pêşkêş bikin da ku zarok bikarbin ji hev fêr bibin. لە نێو پۆڵەکاندا قوتابی دەتوانێت سوود لە تەکنۆلۆژیای سەردەم وەربگرن کە وەزارەتی پەروەردە سەرچاوە دیجیتاڵیەکانی یەکخستووە بە تایبەت بۆ ناوچە دوورەکان و گوندنشینەکان کە زیاتر لە 90% خوێندکاران لێرە دەتوانن ئەنتەرنێتی خێران دەست بکەوێت. تەکنۆلۆژیای زیرەکی دەستکرد لە ئاستی تاقیکاری لە زۆربەی قوتابخانەکانی چین بەردەستن. دەستپێشخەرەکانی وەک ئەنتەرنێت لەگەڵ پەروەردە ئامانجیان پڕکردنەوەی بۆشاییەکانە و ملیۆنان خوێندکار سوودمەند دەبن لە سەرچاوە ئۆنلاینەکان بە تایبەت لەو ناوچانەی کە سەرچاوی پەروەردەی کەمتریان هەیە. ئیدارەدان و ڕەنگدانەوەی حیزبی شیعی چین و حکومەتی چین تەنانەت بە تۆخی لەسەر پۆڵی قوتابخانەکانش دیارە. وەکو لە وێنەکان دیبینن لە نێو پۆلی قوتابخانەکانش قوتابیەکان بە پۆل و بە گروپ کار دەکەن و دەخوێنن و بەشداری چالاکیەکان دەکەن و فێر دەبن.
منهجی نیشتیمانی کە بە STEM دەناسرێ بابەتەکانی بیرکاری چین ناسی و زانست و تەکنۆلۆژیا و ئینگلیزی دەگرێتەوە. ئەمانە گرنگترین بابەتن کە لە پەروەردەی چین گرنگی پێدەدرێ قوتابیان ناچارن نمری بەرز لەم بابەتانە بەدەست بێنن. STEM کورتەیە زانست تەکنەلۆژی بیرکاری و ئەندازیاریەیە و هەروەسا قادا یەککردنا بەرنامەیە دستەمێدا دیسیپلینên me rêk dixe. Çîn hertim STEM wek têgehek û cûreyeka bernameyê di tevahiya perwerdekirina behremendî de dîtiye. Di nav de perwerde û dersdayîna me. Ji ber vê yekê dihînbûna bingeha projeyan de meyekirina zanîna gelek dîsiplînî û rêkxistina têgeha STEMê de di projeyê de bi dest xistiye. Her wisa ji ber ku pirsgirêk ji cîhana rastîn tê, zarok ji vê hez dikin. Ji ber ku jê hez dikin, ew veberhênanê têde dikin. Ji ber vê yekê jî xwestek û diyardeyên zarokan tevlî perwerdekirina teknolojî û behremendiyê dibin. Ji aliyekî ve pêşvebirina zanînê ye û ji aliyekî din ve jî avedaniya têgeha STEMa di projeyê de. Pêşxistina berjewendiyan hêzra bingehîn a bicîhanîna STEMê di perwerdeyê de li Çînê ye ku daxwaza yekkirina du hêlên sereke dike. وەرزش و ڕاهێنانی بە کۆمەڵ بەشێکی دیار و گرنگە لە سیستەمی پەروەردەی چین. زۆرجار ئەوەندە توند و تۆڵ و دیسپلینن کە لە کامپێکی ڕاهێنانی سەربازی دەشێت. ڕۆژانە کاژێرێک زیاتر تەرخان کراوە بۆ قوتابیەکان لە قوتابخانەکانی چین کە ئەوان جموجۆڵی وەرچی و یاری وەرچی لە نێو گۆڕەپانەکان لە قوتابخانەکان ئەنجام بدەن تا دەروونێکی دروستتر و جێگیرتر هەروەها ئامادەییشیان هەبێت تا وانەکان بە گڕوتین و بە گرم و گوڕیەکی دیکەوە وەربگرن. یەکێک لە وانەکانی دیکە لە چین وانەی نیشتیمان پەروەریە کە گرنگی زۆری پێدەدرێ و قوتابیان ئاشنای مێژوو شوناسی چین دەکرێن. لە نێو کامپەسی قوتابخانەکان وێنەی سەرکردە و سیاسەتوانانی حیزبی شیعی لە پاڵ فەیلسوف و زانەکانەوە هەڵواسراون و تا لەیانەوە فێری خزمەتکردن بن بە نیشتیمان. بەردەرگای قوتابخانەکان لە کاتی تەواوبوون جممەی دێ و پۆلیسی تایبەت دانراوە بۆ ئاسایش و ڕێخستنیان. ئەگەر خێزان نەتوانن پاسی تایبەت بۆ منداڵەکانیان تەرخام بکەن ئەوا دەبێت سەمیان خۆی هاتوچۆ بە منداڵەکەی بکات، نابێت منداڵ بێت سەرپەرشت هاتوچۆی قوتابخانە بکات. ئەمەی لە پشتمونە دەیبینن ئەمە باخچەی قوتابخانەکەیە کە بۆ وانەی زانست و فێربوونی بابەتی کشتتوکاڵی هەفتانە و ڕۆژانە لە قوتابخانەکانی چین بابەتی کشتتوکاڵی دەخوێندرێت و دواتر شوێنی تایبەت دانراوە هەم بۆ دەشوردن بۆ شوردنی ئەو کاڵا و ئەو کەلوپە لە کشتتوکاڵیانە کە بەرهەمیانێناوە و دواتر شوێنی تایبەتش بە تەنیشتۆ دانراوە بۆ فرەدانی ئەو پاشما و بەرماوانە لە شوێنی تایبەتی ئەوانی کە دووبارە ڕیسایکل دەکرێنەوەوانی کار ریسایکلش ناکرێنەوە. لێرە لە قوتابخانەکانی چین هەموو شتێک زۆر بە شێوێکی ڕێکخراوە. مادی فەرجوودا و بەیژین چین.